سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەمە. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. ناڕوونی چارەنووسی دوو شارومەندی خەڵکی سەقز. ماڵئاوایی لە ژیانی پێشمەرگە و کادرێکی دێرینی کۆمەڵە لە بۆکەن. بەردەوامی هێرشەکانی تورکیا و بەکرێگیراوانی بۆ سەر ڕۆژ ئاوە. ڕێپێوانی ناڕەزایی خەڵک لە باکووری کوردستان دژ بە دانانی قیوم لە شارەداریەکان. پێبەشکردنی بەندکراوێکی سیاسی لە دەرمان. بەڕێوەچوونی ئاکسیۆنی دژ بە سێدارە لە فرانکفورت. ناڕەزایەتی کەشاوەرزانی چەوەندەر لە نەخەدا. ڕۆژی شەمە 13 ڕێبەندانی 1403 کەشاوەرزان و وەبەرهێنەرانی چەوەندەر لە شاری نەخەدە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کەشاوەرزانی چەوەندەر لە نەخەدە بۆ ماوەی زیاتر لە 4 مانگە بەرهەمەکانیان ڕادستی شەرکەتەکانی قەند کردووە، بەڵام هێشتا داخوازیەکانیان وەدی نەهاتووە و سەرەڕای چەندەها کۆبوونەوە لەلایەن کەشاوەرزانەوە هێشتا کەس وەڵام دەرەوەی داخوازیەکانیان نییە. ناڕوونی چارەنووسی دوو شارومەندی خەڵکی سەقز. دوو هاوڵاتی خەڵکی شاری سەقز بۆ ماوەی زیاتر لە 1 مانگە دەست بەسەر کراون و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی راپۆرتەکان فایق ڕەشیدیان و فەرزاد نووری ڕۆژی پێنجشەمە 6 بەفرانباری 1403 لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعات لە شاری بانە دەست بەسەر کراون، لە کاتێکدا کە ماوەی زۆرتر لە 1 مانگ بەسەر دەست بەسەرکرانی ئەو دوو کەسەدا تێپەڕ دەبێ، سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان هێشتا سەبارەت بە شوێنی ڕاگرتنیان و چارەنووسی ئەو دوو دەست بەسەر کراوە هیچ زانیاریەک لەبەردەستدا نییە. جێگەی ئاماژەیە کە هێزە ئەمنیەکان هەڕەشیان لە بنەماڵەکانیان کردووە کە هەوڵی دەست بەسەرکردنی ئەو دوو کەسە نابێت لە میدیاکانەوە بڵاو بێتەوە. ماڵاوایی لە ژیانی پێشمەرگە و کادرێکی دێرینی کۆمەڵە لە بۆکان. ڕۆژی شەمە 13 ڕێبەندانی 1403 کاک خالید پەرتە و پێشمەرگەی دێرین و کادر و ئەندامی دڵسۆزی کۆمەڵە بەهۆی نەخۆشی دڵ لە نەخۆشخانە گیانی بەخت کرد. کاک خالید کەسایەتیەکی ناسرا و خۆشناوی ئاوایی قەرەگوێز و شاری بۆکان بوو. ئەو لە ڕاپەڕینی جەماوەری ساڵی 1357 لە دژی دەسەڵاتی پاشایەتی چالاکانە بەشداری کرد و دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و ئاشکرابوون و چالاکی هەڵسوڕانی کۆمەڵە پەیوەندی بەم ڕێکخراوەیە کرد و لە ڕیزی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵەدا وەگلاوێکی شۆڕژگەڕ و سۆسیالیست درێژەی بە خەبات و تێکۆشانی خۆیدا و لە ماوەی ژیانی پێشمەرگایەتیدا لە زۆربەی چالاکیەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ناوچەی مکریان بەشداری چالاکانی کرد. جێگای ئاماژەیە کاک خالید دوای وازێنانی لە پێشمەرگایەتیش تا دواساتەکانی ژیانی بە ڕێبازی کۆمۆنیستی و سۆسیالیستی کۆمەڵە وەفادارمایەوە. پەیوەندی لەگەڵ کۆمەڵە ڕاگرت و لە ناو خەڵکی بۆکان و وە بەتایبەت ئاوایی قەرەگوێز کەسایەتێکی خۆشنا و خۆشەویست بوو. کاک خالید تێکۆشەرێکی ڕێبازی سۆسیالیستی لە کوردستان بوو. داوای لە هاوڕێیانی کردهبوو کە پاش مەرگ لە ئاڵای سووریەوە پێچن و بە سرودی شۆڕژگێڕانە بە خاکی بسپێرن. جێگای ئاماژەیە کە تەرمی کاک خالید ڕۆژی شەمە 13 ڕێبەندان لە نێو خەم و پەژارەی بنەماڵە غزم و دۆستان و جەماوەرێکی زۆری خەڵکی شارەکانی سەقز، ساحێب، بۆکان و لە ئاوایی قەرەگوێز بە خاک سپێردرا. شایانی باسە کە دوو چالاکی کرێکاری ناسراوی شاری سەقز بە ناوەکانی مەحموود ساڵحی و عوسمان ئیسماعیلی لەو مەراسیمەدا قسە و باسییان پێشکەش بە خەڵک کردووە. ئێمەش بەم بۆنەیەوە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانەوە پڕبەدڵ سەرەخۆشی خۆمان ئاڕاستەی بنەماڵە و کە سوکاری کاک خالید دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژارەیان دەزانین. بەردەوامی هێرشەکانی تورکیا و بەکرێگیراوانی بۆ سەر ڕۆژ ئاوە. ڕۆژی شەمە 13 ڕێبەندانی 1403 بەهۆی هێرشی هەوایی تورکیا بۆ سەرماڵێک لە گوندی ئاشمای سەر بە کۆبانی 12 ئەندامی بنەماڵە بە سەختی بریندار بوون. بە پێی دوایین هەواڵەکان 9 کەس لە بریندارانی ئەم ڕووداوە منداڵن و بۆ نەخۆشخانە ڕاگوێزراون. دەوڵەتی تورکیا و بەکرێگیراوانی بۆ چۆڵکردن و لە ناوبردنی خەڵک لە ناوچەکە هەموو کات بەردەوام بووە لە هێرش بۆ سەر خەڵکی مەدەنی.
جێگەی ئاماژەیە هێزەکانی سووریای دیموکراتیک لە وەڵامی هێرشەکانی تورکیا و بەکرێگیراوانی بۆ سەر ڕۆژئاوا چەند بنکە و بارەگای ئەرتەشی تورکیا و هێزەکانی سەر بەم ڕژێمەیان لە ناوچەی قەرەقۆزاق کردە ئامانج و بەهۆیەوە دەیان تیرۆریستی سەر بە تورکیا کوژراون و ژمارەیەکی دیکەش بە سەختی بریندار بوون. ڕێپێوانی ناڕەزایی خەڵک لە باکووری کوردستان دژبەدانانی قیوم لە شارەداریەکان. ڕۆژی شەمە 13 ڕێبەندانی 1403 خەڵکی شاری سێرد لە باکووری کوردستان دژ بە دەست بەسەرکردنی شارەدارە بژارەکانی خەڵک بۆ دانانی قیوم لەلایەن دەوڵەتی تورکیا و ڕژانە سەر شەقامەکان و ناڕەزایەتیان دەربڕی. سۆفیا ئالاگاش و محەممەد کایسی شارەداری بژاردەی خەڵک لە شاری سێرد بوون کە لەلایەن دەوڵەتی تورکیاوە دەست بەسەر و لەسەر ئەرکەکانیان دەرکران کە بە بڕیاری دیوانی باڵای تورکیاوە سۆفیا ئالاگاش بە تۆمەتی هاوکاری و ئەندامەتی لە ڕێکخراوەکانی دژ بە تورکیا حکمی 6 ساڵ و 3 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا. خەڵکی دانیشتی شاری سێرد و هەروەها ناوچەکانی دەوروبەر دژ بە بڕیاری دادگا و هەروەها دانانی قیوم لە شارەداریە و شارە کۆبوونە و بە وتنەوەی دروشم وە بەرزکردنەوەی پلاکارد ئەم کردەوەیان بە توندی شەرمەزار کرد. ناڕەزایەتی کادری دەرمان لە زاهیدان. ڕۆژی شەمە 13 ڕێبەندانی 1403 کادری دەرمانی نەخۆشخانەی ئیمام عەلی زاهیدان دژ بە نەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان کادری دەرمانی قەراردادی نەخۆشخانەی ئیمام عەلی زاهیدان خوازیاری چوونە سەرەوەی ئاسی حەقدەست و مەزایە، پێدانی داخوازیە دواخراوەکان، پێدانی ئیزافەکاری و کارانە، چوونە سەرەوەی تعرەفەی پەرستاری، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست و کەمکردنەوەی سەعاتی کار بوون. بە وتەی ناڕازیان حەقدەستی کادری دەرمان بۆ ماوەی زۆرتر لە 3 مانگە پێیان نەدراوە و مانگانە لانی کەم 3 تا 4 ملیۆن وەک باج لەسەر حەقدەستەکانیان کەم دەکرێتەوە. برینداربوونی 3 کرێکار لە تاران. ڕۆژی هەینی 12 ڕێبەندان 3 کرێکار بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار لە کاتی کارکردندا بە سەختی بریندار بوون و بە نەخۆشخانە ڕاگوێزراون. بە پێی راپۆرتەکان ڕۆژی هەینی 3 کرێکاری تەمەن 30 ساڵ و شارومەندی ئەفغانستان کاتێک لە بینایەکی نیوەکارە لە تاران کار دەکەن تووشی ڕووداوی کار دەبن و بیناکە ئەتەقێتەوە. بەم بۆنەیەوە کرێکاران بە سەختی بریندار دەبن و ڕەوانەی نەخۆشخانە دەکرێن. جێگای ئاماژەیە بە پێی ئامارە فەرمیەکان لە ئێران ساڵانە لانی کەم 650 کرێکار بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کارگیان لە دەست دەدەن و بە سەدان کەسی دیکەش بریندار و کەم ئەندام دەبن. گواستنەوەی ڕەزا خەندان بۆ کەرەنتینەی زیندانی ئەڤین. ڕۆژی شەمە 13 ڕێبەندانی 1403 نەسرین ستودا چالاکی مەدەنی بە بڵاوکردنەوەی پۆستێک لە ماڵپەڕی تۆڕە کۆمەڵاتیەکاندا گواستنەوەی هاوژینەکەی بۆ کەرەنتینە ڕاگەیاند. ڕەزا خەندان چالاکی مەدەنی ڕۆژی هەینی 26 سەرماوەزی 1403 بە هێرشی هێزەمنیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ تێپەڕکردنی حکمی 6 ساڵ زیندان کە لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژی نزام بەسەریدا سەپێنرا بوو بۆ بەندینخانەی ئەڤین ڕاگوێزرا. جێگای ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا کاتێک نیمە خەندان کوڕەکەی بۆ دیتنی باوکی بۆ زیندانی ئەڤین ڕۆشتە بوو لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی و دەست بەسەر و ئەشکەنجە درابوو. نەسرین ستودا هاوژینی ڕەزا خەندان بە توندیم کردەوانەی کۆماری ئیسلامی شەرمەزار کرد و خوازیاری دەستێوەردانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بوو. بێبەشکردنی بەندکراوێکی سیاسی لە دەرمان. بەندکراوێکی سیاسی بە ناوی سەعید ئەحمەدی دڵجوو سەرەڕای توشبوونی بە جۆرەها نەخۆشی لە دەرمانی پێویست بێبەش کراوە. ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی بێڕێزی بەڕێبەری کۆماری ئیسلامی، تەبلیغ دژی نزام و هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی 4 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. سەعید لە ماوەی دەست بەسەر کرانیدا بارەها لەلایەن کۆماری ئیسلامیەوە شکنجە و ئازار دراوە لە سەرەتایی ترین مافەکانی بێبەش کراوە. شایانی باسە ناوبراو سەرەڕای توشبوونی بە جۆرەها نەخۆشی لە سەرەتایی ترین دەرمانەکان بێبەش کراوە. لە سێدارەدانی بەندکراوێکی ژن
لە خوڕم ئاوە. ڕۆژی شەمە 13 ڕێبەندانی 1403 بەندکراوێکی ژن لە زیندانی خوڕم ئاوە بە تۆمەتی کوشتنی بان قەز لە سێدارە درا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەم بەندکراوە بە ناوی مریەم کاویانی بە تۆمەتی کوشتنی بان قەستی هاوسەرەکەی لەلایەن دادگای سزاکانی خوڕم ئاواوە حکمی سێداری بەسەردا سەپێنرا بوو. هەروەها بەندکراوێکی دیکە لە کەرەج کە بە تۆمەتی کوشتنی بان قەست حکمی سێداری بەسەردا سەپێنرا بوو، بەهۆی لێخۆشبوونی بنەماڵی قوربانی ئازاد کرا. جێگەی ئاماژەیە لە مانگی ژوڤانیەی 2025دا لانی کەم 87 بەندکراو لە سێدارە دراون و بەراورد بە ساڵی ڕابردوو لانی کەم بە ڕێژەی 13% ژمارەی لە سێدارە دراوان بەرز بووەتەوە. بەڕێوەچوونی ئاکسیۆنی دژ بە سێدارە لە فرانکفورت ڕۆژی شەمە 13 ڕێبەندانی 1403 ئاکسیۆنێک دژ بە سزای لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی و مەدەنی لە ئێران لەلایەن 6 حیزبی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەڕێوەچوو. 6 حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان ماوەیەک لەمەوبەر بە بۆنەی ڕێگریکردن لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت پەخشان عەزیزی و وریشە مورادی ڕاگەیاندنیەکیان سەبارەت بە مانگرتنی گشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو کردەوە کە بەسەر کەوتوی بەڕێوەچوو. لەو ئاکسیۆنەدا بەشدار بووان خوازیاری هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی پەخشان عەزیزی و وریشە مورادی بوون و هەروەها دەستێوەردانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە دۆسیەی ناوبراواندا بوون. و دوایین هەواڵ سەبارەتە بە کۆبوونەوەی ناڕەزایی دژ بە دەست بەسەرکردنی شارۆمەندانی خەڵکی فەڕەنسا لە ئێران. ڕۆژی شەممە 13 ڕێبەندانی 1403 بنەماڵی شارۆمەندانی دەست بەسەرکراوی فەڕەنسایی لە بەندینخانەی ئەڤین لە شاری پاریس کۆبوونەوە و خوازیاری ئازادی دەستبەجێی بەندکراوان بوون. لەو ناڕەزایەتیەدا بنەماڵەی سیسیل کوهلەر و ژاک پاریس کە بۆ ماوەی زۆرتر لە 100 ڕۆژە لە بەندینخانەی ئەڤیندا و هەروەها بنەماڵەی ئۆلیڤیا گۆرۆندۆکە کە بۆ ماوەی زۆرتر لە 2 ساڵە لە زیندانی ئێڤین بەدیلگیراوە، هاوکات لەگەڵ ئازادی خوازان و دۆستانیان خوازیاری ئازادی دەستبەجێی دیلکراوان بوون و بە بەرزکردنەوەی پلاکارت و وتنەوەی دروشم ئەم کردەوە دژە مرۆڤانەی کۆماری ئیسلامیان بە توندی شەرمەزار کرد. گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو.